بەیانیتان باش ئەمڕۆ 8 مارسی 2022 ئەوەتان پێڕادەگەیەنین کە ئەم ساڵ لەم ڕۆژەدا لەم شوێنەدا هیچ جۆرە چالاکیێکی ئاهەنگ ئامێز ئەنجام نادرێت، بەڵکو ڕۆژێکە بۆ ئێمە جێی خەم و ماتەمە. لێرەوە سڵاو بۆ ڕۆحی پاکی نمونونەکانی وەک سێوە، شنیار، نەقی محەممەد، ماریا دەنێرین کە بوونە قوربانی ویستە نەگریسە شەیتان ئامێزەکان. بە یامور و یارانیش دەڵێن لە دوا ڕۆژدا ئێوە دەبنەنەوەی سمبولی مرۆڤایەتی و ژیان دۆستی. بەڕێزانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان، سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، ئەنجومەنی دادوەری، کەناڵەکانی ڕاگەاندن، گومانی تێدا نییە تاوانی توندوتیژی دژ بە ژنان و کچان و سەرجەم تاکەکانی کۆمەلگا پێشێلکاریەکی ئاشکرای بنەماکانی جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤە و ئەنجامدەرانیشی بە کەمترین سزای یاسایی لێی دەرباز دەبن. بەداخەوە ساڵانە ئامارەکانی توندوتیژی دژ بە ژنان لە هەڵکشاندایە، سەرەڕای ئەو ناحەقیانەی کە لە ژێر هەر پاساوێکدا بەرامبەریان دەکرێت و وەڵام نەدانەوەی کردەی لایەنە پەیوەندیدارەکان تەواو ئێمەی نیگەران کردووە. بۆیە داوا لە سەرجەم دەسەڵاتە دادوەری و دەستگا ئەمنی و لایەنە پەیوەندیدارەکان دەکەین کە یاسا سەروەربێت، هەروەها بەڕێوەبەراتیە پەیوەندیدارەکان و نووسینگەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان میکانیزمی گونجاو لە ئازمەترسیەکاندا بگرنەبەر و پلان و استراتیژی تۆکمەتر بەکاربهێنن. وە شێڵتەرەکان توانای ئەوەیان هەبێت کە داڵدەی سەرجەم ئەو ژنانە بدەن کە ڕوویان تێدەکەن و ببێتە لانکەیەکی ئارام بۆیان. لێرەوە دەمانەوێت تیمی تایبەت بە بەڵگە و تاوان و دۆزینەوەی ساختە ئەلکترۆنیەکان هەبێت و بە جۆرێک کار بکەن کە ژنان و کچان بێسڵەمینەوە بتوانن تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاربهێنن. ئێمە کە لە خوارەوە ناومان هاتووە پابەندبوونی خۆمان بە پەیڕەوکردنی بنەماکانی مافی مرۆڤ دووپا دەکەینەوە و کار دەکەین بۆ بەشداری زیاتری ژنان لە ناوەندەکانی دەسەڵاتی بڕیاردا و بەشدارکردنیان لە سەرجەم سێکتەرەکاندا. هەوڵ دەدەین پەردە لەسەر توانە شاراوەکان واڵا بکەین و جیاکاری لە کەرتی گشتی و تایبەتدا نەهێڵین و ڕێخستنەوەی داواکاری و چالاکیەکانمان بە شێوەیەکی ئەکادیمی و زانستی و مرۆیی بکەینە ئەرکی سەرشانی خۆمان. ئێمەی ژنان جەخت لە میان ڕەوی و زمانی گفتوگۆ دەکەینەوە، چونکە بنیادنانی تاکی تەندروست و خێزانێکی ئارام ئەرکی سەرشانی هەمومانە.